سلااو سپێدا باش سلااوتان لێوێ خۆشحاڵین ئەم بەیانە لە ڕۆژێکی تر لە پرۆگرامی بیانی 24 لەگەڵتانی بەو هیواین ئەو کاتانەی کە هەمانە بۆ پێشکەشکردنی پرۆگرامی بیانی 24 کاتێکی بەسوود بێ ئەم کاتە بخۆزینەوە بۆی بتوانین زۆرترین زانیاری بگەینین. سپێدا باش ئەڤروکەشی ئەز و هەفکاری خۆ هەکار بێگومان دێتگەل هەوەدا بینیش بۆی ڤەکۆسنا گرنگترین تاوەرێن ڕۆژێ ئەم لە جیهانێ ئەم لە کوردستانێ گەلمەدا بمێنن. ئەبین ئەمڕۆ چەند تەوەرێکمان هەیە کە دەبێتە بابەتی سەرەکی پرۆگرامی ئەمڕۆی بیانی 24 یەکیان باز لە مەترسیەکانی ڤایرۆسی نەخۆشی ئایدس دەکەین کە ئەمڕۆ ساڵ ڕۆژی یان ڕۆژی جیهانی ڕۆژی جیهانی نەخۆشی ئایدزە بۆ هۆشیاربوونەوە ئاگاداربوونی خۆمان زیاتر و دەرکەوتنی هەندێک نیشانن چ کاتێک نەخۆش سەردانی دگەل نەخۆش دگەل دکتۆرێکی بەحسا vê nexweşiyekên hekar hevdem tewarekê dîkeş me hey ew jî mufayên yoga bo cesta û mêşk û derûnê mirovî ka çawa bandora xwe ser derûnê mirovî diket yoga ew nexweşiyek û yanî ew werzişeyek û bêguman leşûlarê mirovî jî ciwan diket yan tenê mêşk û derûnê mirovî aram diketin heve du tewerên serekên bernameyê me evrokên beyanî yanî welamî ew wergirin ke یۆگا لە نێوان چارەسەر و لە نێوان وەرزشکردن کامەیان کا کیشکشوانەیەدا ئەم ئێکلایی ببین بزانین هەندێک دەبێژن ji بۆی دەروون ئارامکردنێ و بۆ باشتربوونا دەروونی مرۆڤە هەندێکی دیژیت بژن نەخێر ئەوە وەرزشێکە وایە بۆ هەردووکیانە بەڵام لە ڕووە ڕۆحیەکە لە ڕووە دەرونیەکە مرۆڤ زیاتر سوودی لێ وەردەکرێت ڕەنگە دواتر کە هاتینە سەرتەوەری دووەمە کەسانێک کە کاری لەسەر دەکەن و تێیدا قوڵ بوونەتەوە ئەمانە ڕەنگە وەڵامی باشتریان لە بەری ئەس مێڤانێ خوارگرم هەکاردا ئەس شتێکی دژی بێژم سەر یۆگای نزا وەرزشەکە یانژی ئەو بۆ ئارامکردنەوەکی دەگوتی بەس ئێکشوانە ئەس نەشێم ئەبەدەن یۆگای بکەم بۆ چکە ئەس گەلەکە حەڕووکەم ئەس نەشێم بهێنەکە خۆشڕاوستە مەوەستی ئەڤینی ئەوەیە ئەڤین ناتوانانی دوو خولەک لەسەر یەک بەم شێوازە بوەستی یان وا بوەستی یان هەردەبێ خۆی بجوڵێن ئەوە خاصیت و سروشتی ئەوە بەڵام ئەمە باشە یان ئەمە نیشانەی زۆری ئینێرژیە دەتەوێت ئینێرژەکان باشە خراپە بەس ئەس نەشێم ینی بهێنەکە خۆش و سا بێ دەنگڕاو ئەمن پێ دەڵێن باشەوە بێ زانیاری پێ دەڵێن باشە بۆ ئەوی لە ڕووی دەرونی و یارمەتی دوودەم نەڵێ من نەخۆشم دەڕۆین چەند بابەتێکی تریشمانەیە ئەبین جگە لەمانە شوێنی جوان لە کوردستان هەیە وایە شار و شارۆچەکان بە تایبەت ینی وەرز بۆ وەرز دەکرێ مرۆڤ شوێنی خۆی بگۆڕی بە تایبەت لە ڕووی گەشتیاریەوە بەهاران هەندێک شوێن خۆشە زستان هەندێکی تر پاییز و هاوینیش بە هەمان شێوە ئەمژی گەلک شانسین کوردستان چوار وەرزی تەواومان هەیە چوار وەرزی بە پڕی دەکەفنا پلێن گەرمیێژی بێگومان پەیدا بوونا دیمەنن جوان سروشتی و گەشتن گەشتیاران و چیاوانان بۆ سەرچیایە و ناف سروشتی یەن بەر بزێ دەبوونێت چن هەکار ڕۆژانە بدەهان گەشتیار سەردانا دەڤەرە ئاکرێتکەن داکۆ بلندیا کەلهامیری و کەلهادێرین و بژینەم بلنداهیان پێکەسەری ببینن. بەریاک و ئەو بلندی ئەڤرازیان ببن دەوێت هەند ڕاهێنانین تایبەت ئەب وەرزشە چیاوانی بۆ گەرمکردنا لە شێخوا ئەنجام بدەن. دگەل پێدانا هەند زانیایان لەسەر دیروکات دەڤەرێ و جهێن وێن دەست نیشان کری لە ناف سروشتیدا. کووەکە ئەوت دەن دیارکردن وان مەرەم ji ئەنجامدانا وان گەشتان ئەوە کو تەڤلی هەڤیەکێ لە ناوبەرە خوا و سروشتیدا پەیدا بکەن. مەرەمەما ئەوە پێی کوێ کودون ناسین سروشتێ دەڤەرا خۆ نیشا وا گروپا بدەین و نیشا خەلکێکی بدەین و کو خەلک پتر بێت سەردانا چێتمە بکەت و جێتمە ببینیت و جێت گەشت و گوزاری و تخۆش و چێتمە گەلک تخۆشە. پشتی پێدانا شیرەتان و گەرمکردنا لەشی خوا دەوێت ئەو بە ئێک ڕێز بلندی ئەڤرازیان ببن. هەند جارانجی ئەتڕێدا ئەوان دەوێتن وێنەیان ji بۆ بیرهاتنان دگەل هەفد و وی سروشتێ جوان بگرن. ئێمەژەم ساڵۆک و یەکەم گەشتمان ئێرە ئاکرێمان هەڵبژاردووە هیوادارین کە گەشتێکی خۆش و جوان بە نام سروشتا بکەین ئەوە گەبینن شاخێکی جوانە و سەوزایی لە خوارێ و لەسەر ڕۆژیتە بڕێم زانین
ئەو بەفرە تازە هاتۆ چۆن و چۆن نیە. ئەمڕۆ لە هەولێرەوە هاتین بۆ شارە جوانەکەی شاری ئاکرەی دێرین کە شارێکی مێژووی یا قەشەنگە. مەبەست لەو سەردانەمان بۆ دیتنی ناوچە شاخاویەکان و زیندی بوونەوەی ڕۆحی نەتەوایەتیەوە و لەبەرەوەی کورد لە ئەسڵدا خەرچی شاخاوی بۆ. ساڵانە ئەدگەل داکەتنە پلێن گەرمیە و پەیدابوونە دیمەنین جوان ئەب ژینگەهیڤە چوونە گەشتیاران بوو ناف سروشتی و سەرچیایان زێدەت بیتن کو تێدا ئەوان دەوێتن دەرونی خوا ئارام بکەن و شیانین خوا تاقی بکەن. بە ئەنجامدانا وان گەشتên çavanî evan geştyaran dibêtin ku aliyekî da ew têkhelî jîngeha ciwana dulvekera Kurdistanê bin û et aliyekî dîş da hevaniyê navbera xwe û van geştyaran da peyda bikin heta ku bişin werzişê ji navê da encam bidin. Arî Hüseyin Kurdistan 24 Akrê. ئەڤین دەست بە یەکەم تەوەرمان دەکەین کە ئەمیش باسکردنە لە HIV کە نەخۆشیەکە بەڵێ بگومان و لە هەمان کاتدا هەندێک بڵاوکردنەوەی هۆشیاری گرنگە بۆیە لە هەرێمی کوردستان پشکنینی ڤایرۆسی HIV بۆ ئەو کەسانە دەکرێت کە دێنە هەرێمی کوردستان و داوای مافیمانەوە دەکەن واتە ئیقامە هەروەها پشکنین بۆ ئەو هاوڵاتیانش دەکرێت کە داوای کارتی تەندروستی کارکردن دەکەن ینی بۆ کارکردن دێنجا چ لە ڕێستوران بێ سەرتاشخانە بێ لە ئارایشگا لە هوتێلەکان لە هەر شوێنێک ئیش بکەن ئەم پشکنینانە دەکرێت. پێدڤێ کارتێژی بۆ خۆدابین کە دەمە 11 مەهێن بوری دا هەکار چل توش بووێن ئایدزێ لە هەولێرێ هاتینە تۆمارکردن کە ئەم سەحکەینێ ئەفڕێژەیەش کیڤە هاتینە چاو هاتینە تۆمارکردن زیاتر زانیاریان وەرگرین. لەسەر ئەم بابەتە ئێمە لەگەڵ کەسێکی تایبەتمەند لەگەڵ دکتۆر نازلین شاکر پسپۆر لە پزیشکی خێزانی قسە دەکەین. دکتۆرە زۆر بەخێر بێت. دکتۆرە بخێرە زۆر سپاس بژێت. دکتۆرە بابەتەکە بابەتێکی تەندروستی هەستیارە بەڵام هاوکارانم دەڵێن راپۆرتێکمان ئامادەیە بەرلۆی یەکەم پرسیارم بکەن راپۆرتەکە دەبینیم پاشان دەگەڕێمەوە لای زۆر باش. پشکنینی نەخۆشیی درێژخایەن و ترسناکە جیهان بەدەستیەوە دەناڵێنێت. زۆرینەی توشبووەکان بێئاگان لە توشبوونیان تاو کاتەی پشکنینی پزیشکی یەکلایی دەکاتەوە HIV یاخود ئایدس. لە هەرێمی کوردستان بۆ ڕێگریکردن لە هاتنە ناوەوەی نەخۆشیەکە ڕۆژانە زیاتر لە 600 پشکنین بۆ نەخۆشی ئایدس ئەنجام دەدرێت. جگە لە هاوڵاتیان هەرێمی کوردستان مەرجە ئەو کەسە بیانیانەی داوای مافی مانەوە دەکەن پشکنینیان بۆ بکرێت. بۆ هەر تێستێک بە تەنیا یەک تێست نزیک 3-4 ساعتمانەوێ بەڵام ئێمە ڕۆژانە 600 جاروایە زیاتر سەردارمانەکە بۆیە ڕۆژێکی کاملمانەوێت تا ئێمە بتوانین ئەوەندە نەخۆش بەڕێ بکەین و هەموو ڕیزات و نەتیجەی پشکنینەکان دوای دڵنیا بوون لێ بە زیاتر لە 3 تێستا و ئەوجا لە ڕێی سیستەمەوە ئەگەڕێتەوە بۆ ئیقامە ئەوە بە نسبەی نەخۆشەکانی ئیقامە بەڵام نەخۆشەکانی ترەوە ئەندێدرێتەوە بۆ دایرەی وقایی خۆمان. هۆکارەکانی توشبوون و بڵاوبوونەوەی ئایدس سێکسکردن لەگەڵ چەند کەسێکی جیاواز هاوڕەگەزخوازی خوێن وەرگرتن لە کەسی توشبوو لە دایکی توشبوو بۆ کۆرپەی ناوسکی دەگوازرێتەوە سرنجی بەکاراتووی کەسی توشبوو دەرزی مادەی هۆشبەر دەرزی بەکاراتووی تاتۆکردن کەلوپەلی بەکاراتوو لای دکتۆری ددان کەلوپەلی چاندنەوەی قش کەلوپەلی سەرتاشخانە. لە هەرێمی کوردستان تەنیا ڕێژەیە و کەسانە بەردەستن کە بە ناچاری یاخود بەهۆی کارەکەیانەوە پێویستیان بە کارتی تەندروستی کارە پشکنینی خوێنیان کردووە و ئەنجامەکەی بە ئەرێنی دەرکەوتووە کە هەڵگری نەخۆشی ئایدزن. لە هەولێر 40 حاڵەتی نوێی توش بوون بە ئایدز لە ماوەی 11 مانگدا تۆمار کراوە. لە خلالی ئەم ساڵدا 40 تێستی پۆزەتیفمان هەبوو کە خەڵگری نەخۆشی ڤایرۆسی HIV بوونە. لەو 40 کەسەیە نزیکەی 18 کەسمان خەڵکی خۆماڵی بوونە و 22 کەسشمان خەڵکی بیانی بوونە. ئەو 18 کەسەش دەتوانین بڵێن تەنهایی هەولێر نینە چونکە ئەمە لە زۆربەی مستەشفیاکانی هەولێر ئەو تێستانەمان بۆ دێتەوە کە کۆنفێرم دەکەینەوە بە تایبەتی لە بڵەت بانک لەبەرەوە ڕێژەیەک لەو 18 کەسە خەڵکی دەرەوەی هەولێرن کە خەڵکی لەوانەیە بەغدا بن لەوانەیە خەڵکی کوفە بن. هەر کەسێکی بیانی هەڵگری نەخۆشی ئایدز بێت
ڕاستەوخۆ دوای وەرگرتنەوەی ئەنجامەکەی کەسە بیانێکە دەنێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی و بە ڤیزاش ناتوانێت سەردانی هەرێمی کوردستان بکاتەوە. لە ڕابردوودا تەنیا ئەو کەسانەی داوای ئیقامەیان دەکرد یاخود داوای کارتی تەندروستی کاریان دەکرد پشکنینی ڤایرۆسی ئایدزیان بۆ دەکرا. بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پشکنینی ئایدز بۆ ئەو کەسانەش دەکات کە دەیانەوێت بە ڤیزەی ماوە درێژ سەردانی هەرێمی کوردستان بکەن. ئەم بڕیارەش بۆ ئامانجەیە ڤایرۆسی ئایدز لە ناو هەرێمی کوردستان بڵاو نەبێتەوە. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. دکتۆرە ئەم زیاتر بچینە ناو بابەتێ خوددا و بەحسا vê nexweşiyê bikein. Ji pirsiyareke dest pê bikim ku ya giştiye. Cêwaziya nêvbera HIV û AIDSê çi ye? Eger bi şêwekê elmî û giştî bûme bêjî. ئایدز نەخۆشیەکە کە ینی بەهۆی توشبوون بە ڤایرۆسی HIV تووشی دەبی. ینی توشبوون بە ڤایرۆسی HIV سەرەتا نایکاتە ئایدز تا دەگاتە مەرحەلەیەک کە بەرگری لەش زۆر لاواز دەکا ئیتر لەشی ئەم کەسە توش بووە توش دەبی بەم نەخۆشیانەی کە ئینسانی بڵێن بەشەری ئاسایی تووشی نابی وەکو جۆرەها نەخۆشی ڤایرۆسی و بەکتیری و سیل و تەنانەت کەڕۆیی هەنێک لە شێرپەنجەکان زیاد دەبی لەم کەسانە کە ئیتر بەرگری کەسەکە دابەزی پێی دەڵێن نەخۆشی ئایدز. ینی مەرج نییە ئەوەی ڤایرۆسی HIV هەبی ئەمە ئایدزی هەبی هەبێ؟ بەڵێ زۆر باشە. دکتۆرە تەمەنی بۆ هەیە دیارت تەمەنێک زیاتر ئەگەری توشبوونی هەیە بەم نەخۆشیە؟ بە شێوەیەکی گشتی زیاتر لە گەنجان تۆمار دەکرێت حاڵاتی نوێ بڵێن کەیساتی نوێ ئەمەش دەگەڕێتەوە هۆی ئەوەی کە گەنجان زیاتر بەرکەوتنە بەو کردارە مەترسیانەی کە ڤایرۆسەکە دەگۆزنەوە. بەڵام دەشکرێ لە تەمەنی منداڵی توش بن بە تایبەت ئەوانەی ئەو منداڵانەی لە دایک دەبن بۆ ئەو دایکانەی کە توش بوون بە ڤایرۆسەکە یان ئەوە لە تەمەنی بە ساڵات چوانیشانی بە گەورەش ئەگەر بێت و بڵێن بەرکەوتە بن بە ڤایرۆسەکە. باشە لە جیهانە دکتۆرە هیچ بەرەف پێشچوونێک بۆ vê nexweşiyê hatiye dîtin dermanek ڕێگریکردن çawa têta pêşvebrin ku ڕێگریە li vê nexweşiyê bikin؟ خۆی باشترین چارەسەر بۆ ڕێگریگرتن بۆ ئەم نەخۆشی ئەوەیە کە نێلی توش بی کە توش بوو ئیتر ئەمە نەخۆشی درێژخایەنە دەبێ کەسەکە چارەسەر وەرگری تا ژیانی ماوە ینی چاکبوونەوە نییە لە ڤایرۆسی HIV بەڵام بڵێن دەرمان هەیە ئێستا دەدرێتە نەخۆش و بەکاردێکەوە دەکا ڕێژەی ئەم ڤایرۆسە لە خوێن ئەوەندە کەم بکرێت کە کەسەکە بتوانی ئاسایی ژیانی خۆی بەڕێوە ببا وەکو ئینسانێکی توش نەبوو بەڵام بەبێ عیلاج وەرگێ ئەگەر عیلاج و چارەسەر وەرنەگرێ ڤایرۆسەکە دیسان گەشە دەکا و دەکا بەرگری کەسەکە دابەزێنی و لە قۆناغی HIV بپەڕێتەوە بۆ قۆناغی ئایدز. باشە دکتۆرە لە چەند ساڵی ڕابردوو 4 ساڵ لەمەوبەر بینیمان ینی ڤایرۆسی کۆرۆنا هات مەترسیەکانی بڵاوبوونەوەی زۆر بوو هەتا هەندێک جار لە کاتی بڵاوکردنەوەی هۆشیاری باس لەوە دەکرێت تەنانەت تەوقەیەک لەگەڵ یەکتر نەکەی لەمسی شوێنێک مەکە کە کەسێکی تر لەمسی کردو هەموو ئەمانە بۆ ئایدس هەمان شتە ینی بۆ بڵاوبوونەوەی مەترسیەکانی خۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی HIV کە دەکاتە نەخۆشی ئایدز لەو شلانەیە کە لە جەستەی کەسی توش بوو ڤایرۆسەکە بۆ خۆی لەو شلانە هەیە کە لە جەستەی کەسی توش بوو وەکو خوێن وەکو شیری دایک وەکو ئەو هەموو شلانەی کە لە ئەندامی زاوزێ دەردەدرێت گواستنەوەی بە ڕێگای سەرەکی لە ڕێگای سێکسکردنە بە هەموو جۆرەکانیەوە یان ئەوە بەرکەوتن بە خوێنی کەسی توش بوو وەکو ئەوانەی بۆ نمونە خوێنیان ینی تێدەکرێ یان پێکهاتەکانی خوێن یان ئەندامی لەشیان بۆ دەگوازرێتەوە ئەگەر ئەوانە با بڵێن ڤایرۆسی HIV یان تێدابی. حاڵاتی تر هەیە کە کەسان بڵێن ئەگەری هەیە توش بن ئەگەر بێت و بڵێن نیدڵ و دەرزی و ئامێری پزیشکی ئەوان بەکار بێنن کە بەکار هاتووە پێشووتر کە کەسێک بەکاری هێناوە ڤایرۆسی HIV هەیە ئەوانە هەموو ڕێگای گواستنەوەن بەڵام تەوقەکردن و لە تەنانەت لە باوش یەکتر گرتن و بەیەکەوە نان خواردن و خواردنەوەی بەکارهێنانی بەرداقی یەکتری و کەوچک و ئەوانە ناکاتە گواستنەوەی هۆی گواستنەوەی ڤایرۆسی HIV یعنی ئیلا ئەو شلەیە ناو لە شێویدا بێتەوە گواستن بۆ لە شەکیدی بەێ باشە دکتۆرە پرسیارێکە دیل وێرەیە هەی ئەو کەسێن کو مادێن هۆشبەر بکارتینن زیدەتر ئەو کەسانە و تووشی vê nexweşiyê بن بۆچی؟
وەکو من پێشتر ینی ئاماژەم پێکرد کە بەکارهێنانی دەرزی لە نەخۆشێکی توشبوو بوو نەخۆشێکی تر هەمان دەرزی وە دەکا ڤایرۆسەکە بگوازرێتەوە کە ئەمە لە ناو ئەوانەی کە بەکارهێنەری ئەمادەی هۆشبەر زیاترە یان ئەوە تا بەکارهێنانی ناتەندروستی مادە کوحولیەکان و مادە هۆشبەرەکان کە جاروا هەیە وە دەکا کەسەکان هۆشیان لەسەر خۆین یا ئیتر پەنا دەبن بۆ کردداری سێکسی نەپارێزرا و بۆیە دەبینن لە ناو ئەوانە زیاتر بڵاو دەبێتەوە ئەم ڤایرۆسە. دکتۆرە زۆربەی ڤایرۆسەکان هەوڵ دەدرێ ئەوەی کە ڤاکسینیشی نێ ڤاکسینی لە بۆ دروست بکرێ HIV ڤاکسینی هەیە ینی هەتا ئێستا ڤاکسینێکی بڵێن سەرکەوتووی نییە ینی هەوڵ هەیە زانست هەوڵی بۆی هەیە هەوڵ هەیە بەتەکیید بەڵام هەتا ئێستا سەری نەگرتووە هەتا ئێستا شتێک دروست نەبووە بەوەی کە بتوانین ڤاکسین لە خۆت بدەی و خۆت بپارێزی. باشە دکتۆرە ئەگەر خانمێک هەلگرا HIV بیتن دەشێت زارۆکەکی ئینتە سەر دنیاە؟ بەێ ئەبخۆ ینی دایکی توش بوو بە ڤایرۆسی HIV دەکرێ نەخۆشیەکە بگواستەوە بۆ منداڵەکەی لە کاتی دووگیان بوون ینی بۆ کۆرپەکەی لە کاتی ویلادە بۆ خۆی و پاشانیش ئەگەر ینی شیر دەربی شیر بداتە منداڵەکەی بەڵام دەکرێ ئافرەتەکە منداڵ بینی ئەگەر هات و ڤایرۆسەکە کۆنتترۆل کرا بە دەرمان با بڵێن ئەو ئافرەتە چارەسەری وەرگرت و ڕێژەی ڤایرۆس لە خوێنی ئەوەندە هێشتا نەبووی ئایدس ئایدزیش ئەگەر بێت و بڵێن ئەو بەرگریە چارەسەر کرا خۆی ئەگەر عیلاجی ینی پێویست وەرگێ دەکرێ ینی بەرگری کەمە بەقوت بکرێ بەس لەو حاڵەتە دەتوانانی ئەگەر هات و ڕێژەی ڤایرۆسەکە لە خوێنی ئەوەندە کەم بوو لە فەحس دەرنەچوو نێگەتیڤ بوو لە فەحسەکە ئەینجا ئەتوانی ئافرەتەکە منداڵ بینێت تەوان لە ژێر چاودێری پزیشکی. دکتۆرە ئەگەر چی ینی زانست بە تایبەت زانستی پزیشکی ڕێک و ڕەوان ینی پزیشکیان دکتۆر بە نەخۆشەکە ڕادەگەینی ینی ئەمە دەرەنجامەکەیەتی بەڵام بۆ ئەوەی بینەران هەمووی بە تەواوی هەست بە ترسی و لە ڕاوچەیەکی زۆر نەکەن هەندێک جار هەندێک کەس لە بێبەختی توش دەبێ مەرج نییە لە ناهۆشیاری بێ وەکو و خاڵانەی کە ئاماژت پێدا دوای ئەوەی کە کەسێک دەرچوو توش بووە بە نەخۆشی ئایدس ئەو کەسە بە وەرزشکردن بە جۆری خواردن بە چارەسەر بەمانە نۆرمال دەبێ قسەیەکی جوانت کرد ینی گوتت چارەسەری کۆتایی نییە بم بڕ بەڵێ قسەیەکی جوانت کرد لەوەی کە هەندێک کەس هەیە بەڕاستی ینی بەدبەختی تووشەبی ئێستا یەکێک لەوانەیە لەو چینانەی کە لە کۆمەلگا ئەگەری توشببوونیان هەیە بەم ڤایرۆسە بڵێن کارمەندی تەندروستیە ئێمە کە ڕۆژانە بەرکەوتین بە نەخۆش کە نەخۆشێک ئەگەر هەڵگری ڤایرۆس بێ و تەنانەت دەرزیەک ئەوە بەهەڵا لە پەنجەمان ئەگەری هەیە توش بین بەم نەخۆشیە زۆر گرنگە ئەو کەسانەی کە ئەگەر شک دەکەن یان توش بووینە بەهر حادیسەیەک بۆ ئەگەری ئەوەی کە بەرکەوتە بن بەو نەخۆشانەی کە هەڵگری ڤایرۆسن باشتر وایە پشکنین ئەنجام بدەن و لە کاتی و سەردانی پزیشک بکەن شتێکی خاڵێکی مەترسیداریش هەیە یان قۆناغێکی مەترسیدار لەسەر ئەم نەخۆشیە نەخۆشەکە بۆ خۆی نەخۆشی HIV لە کۆتایی لە بیدایت سەرەتا کە توش دەبی هیچ نیشانەیەکی نییە ئەنی کەسەکە هیچ نیشانەیەکی نییە تەنانەت پشکنینی خوێنیش نەگەتڤە کەچی کەسەکە هەڵگرە و بە شێوەیەکی زۆر خێراش ڤایرۆسەکە بڵاو دەکاتەوە ئەگەر هاتوو با بڵێن لە خلالی مانگی یەکەمی بەرکەوتن بم ڤایرۆسە فەحسەکانیشی نێگەتیڤ دەرچوون وازنەینی هەر پەنا ببا بۆ دووبارەکردنەوەی فەحسەکە پاشمانگی تر و طبعا ئیتر پشکنینی دواتر کە پشکنینەکە پۆزتیڤ دەرچوو بێگومان پشکنینی ورتر هەیە پیشان دەدا بەرگری چۆنە ئەم کەسە ڕێژەی ڤایرۆس چەندە لە خوێنی ئایا دژە تەندروست بووە یان دروست نەبووە پێویستی بە چارەسەر هەیە تا چەندێک کردنی وەرزش یان خواردنی بڵێن تەندروست بێگومان کاریگەری دەبی لەسەر ئەوەی بەرگری لەشی کەسەکە بەهێزتر بی بۆی زۆرتر بتوانی زیاتر بەتواناتر زاڵبی بەسەر نەخۆشیەکە بەڵام ناکاتە چارەسەری تەنیای نەخۆشیەکە دەبێ هەر چارەسەری پزیشکی وەرگری کەسەکە یعنی وەکی کۆڕۆنایە هەکارها هەندێک کەس هەبوون هەلگر بوون بەس لێ دیار نەتکرد خەڵک توشت کرد هەیە لە پشکنی دەردەچوو بەس لە پشکنی نێت و دەردکەفتە پرسیارە گۆدل وێرە دکتۆرە ئەم دێ چاوە گەنجن خۆ ئاگەهدارکەین کو ئەڤە نەخۆشیەکە یا ڕاستە یا مەترسی دارە بەس هەگەر تەهاش خۆ هەبیتن تو دەشەی
ڕێگریە لێکەی ئەم چ پەیامەکێ بدەینە گەنجات بگومان لە سوۆشال میدیای بگشتی لە میدیایدام چ پەیامەکێ بدەینەوەنا بەڵێ زۆر گرنگە گەنجێتمە و بەعام ینی هەموو هاوڵاتی بزانی کە ئەم نەخۆشیە ڤایرۆسیە دەگوازرێتەوە ئەگەر بەرکەوتەبی بە شلەی مرۆڤی توش بوو کە وەکو گوتمان لەوە بە بەڕێگای سێکسکردنی نەپارێزراو یان ئەوە تا بەکارهێنانی دەرزی و ئامێری پزیشکی و هەر ئامێرێک کە ببڕی کە پێست ببڕی و خوێنی لێبێ کە بڵێن خاوێن نەبی و تاقیم نەکرابی ئەگەر طبعا هەتا بکرێ خۆیان بە دوور بگرن لەم کردارانە ئەگەر هاتوو شکیان کرد کە ئەگەری ئەوەیان هەیە کە بەرکەوتن بڵێن سەردانی پزیشکیان پشکنینی خوێن بکەن بۆ ئەوەی زیاتر دڵنیا بنەوە کە دکتۆرە هەندێک لە بابەتی دوورکەومەوە هەست دەکەم سۆرانەکە ئەگەرتی زۆر باشە بەڵام هەست دەکەم خۆت بادینیوی هەندێک دەتێ بە بادینی دەست پێ لە ڕاستی من بخۆم بادینیم ینی ئەس ئۆکرایما بەس کە دێ باسی تێرمی پزیشکی دەکەم کەمێک زەحمەتە لەبەرەوەی تێرمەکان لە ڕاستی هەمووی ئینگلیزیین کەمێک زەحمەتە بیگۆڕمەوە بۆ کوردی ئیتر خۆم فێر کردیە کوردیەکەی سۆرانیەکەی بڵێم هەندێک تێرم بوو من ناهێتە بادینی ینی ڕاستی هەرچەندە مەفروزە ینی نانە ینی سۆرانەکەت زۆر سۆرانێکی باشە ینی وەکو سۆرانێکی ئەسیل باورێن بۆ شێاز دەردەکەت دەست خۆش بێ دکتۆرە ئەگەر ئێمە نمونەی کوردستان وەربگرین بەراورد بە عێراق و وڵاتانی دەوروبەر و هەموو ئەمانە هیچ ڕێژەیەک هەیە بزانین ئێمە زیاتر لە مەترسیدانیان ئێمە هەندێک پارێزراوترین لە وڵاتانە خۆی کوردستان بە هەمان شێوە لەگەڵ عێراق و لەگەر زۆربەی وڵاتان ئەگەری بڵێن تۆمارکردنی حاڵاتی زیاتری ئەم نەخۆشیە لە زیاد بوونە وەکو هەموو وڵاتانی دنیا تەنانەت ڕێکخراوی تەندروستی جیهانی ینی هۆشیاری دەدا کە ئەمە وەکو دەڵێن خاڵی سوورە دەبێ هەموو وڵاتان بە شێوەیەکی بەردەوام زۆریان ئاگایان لەو حاڵەتەبی من تۆماری با بڵێن وردم لانیە کە تا چەند لە کوردستان ڕێژەی تۆمارکردن زیاد بووە بەڵام بێگومان لە کوردستان و هەم لە عێراقیشت ڕێژەی تۆمارکردن لە زیاد بوونە لەبەر ئەوەی بە شێوەیەکی گشتی پشکنین زیاتر دەکرێ وەک لە پێشووتر و بێگومان کوردستان و عێراق و وڵاتانی دەوراوبەر زیاتر ئێستاکراون بە بەردەم جیهان ئیتر چوونە دەرەوە و هات نەژوورەوە و بەشداریکردن لەم کردارە مەترسیدارانە زیاترە فەگەری توش بوون زیاتر دەبێت ئەگەر هاوڵاتیان ینی ئاگایان باشە دکتۆرە تا بەحسێ هەندێک کرد و هیچ نیشانەیەگەل ئەو کەسە هەندێکە دیار ناکاتن یانی تاین و دیارن لێ باشە لە کوردستانی هەمووی کەس دشێن بێ پشکنینە ئەنجام بدەن بێگومان ئەسڵەن ئەنجام دەدرێ زۆریش ینی ئێستا قوتابیان کە لە قۆناغی با بڵێن قوتابخانە دەچن بۆ قۆناغی کۆلیژ هەمویان بە ئیجباری هەمویان پشکنینەکە ئەنجام دەدەن لە قۆناغی تاعین بوون بۆ ئیشی هەم هی حکومی هەم هی تایبەت هەمویان بە شێوەیەکی ئیجباری دەبێ ئەم پەحسا ئەنجام بدەن ئەم پشکنینە لە قۆناغی هاوسەرگیری بڵێن هەردوو لە ئافرەتەکە و پیاوەکە بە شێوەیەکی ئیجباری دەبێ ئەم فەحسان پشکنینە ئەنجام بداتیان لە هەموو قۆناغێک هەیە بە تەکید بۆیە ڕێژەکەش ئەگەر دیقەت دەی ئەگەر بەسەرکەوی لە بەرەوەی پشکنینەکان بە جوانتر و بە ورتر و بە شێوەیەکی گشتی ئەنجام دەدرێن ڕاستە دکتۆرە کاریگەری هەیە کەسێک کە درەنگتر بە نەخۆشەکەی دەزانی ینی ماوەیەکی زۆرە توش بووە بەڵام هیچ پشکنینی نەکردووە لە ناکەوە بەهۆ کارێک یان بە دەرکەوتنی نیشانەکان بە توندی دەڕوات بۆ پشکنین دەردەچێ مەسەرەن ئەمە دەمێکە توش بووە بۆ چارەسەرکردن جیاوازی هەیە بێگومان تا چەند زوو بە نەخۆشیەکە بزانی دەکرێ ڤایرۆسەکە لە ژێر کۆنتترۆلدانەی بە ڕێگای وەرگرتنی چارەسەری پزیشکی ئەگەر بکرێ یان نەخۆشیەکە درێژە بخایەنی خۆی گۆڕینی نەخۆشی لە HIV-ەوە بۆ ئایدز لە 10 تا 15 ساڵ دەخایەنی و لەو قۆناغە لەوانەیە کەسەکە هیچ نیشانەیەکی نەبی یان تەنانەت نیشانەیەکی سووکی وەکو هەڵامەت و پەسی و ئەوانە بێت دوای ئەوە کە گۆڕا کە بەرگری لەش دابەزی ئیتر هەرچی نەخۆشیە ئەو کەسە ئەگەری هەیە توشبی کە بەهۆی نەبوونی لە بەرگری اینجا ئەمە نەخۆشی ڤایرۆسی بێ نەخۆشی بەکتیری بێ یان کەڕۆیی بێ یان بێگومان کە بەرگری لەش دابەزی زەحمەتە چارەسەرکردنی با بڵێن
دەکرێ بەڵام زەحمەتترە وەک لەوەی پێشەوەی کەسەکە هیچ نیشانەیەکی هەبێ بەڵێ بێگومان ئەمەش لە ئاخری دەوەستیتەوە سەر بڵێن جەستەی کەسەکە ینی دکتۆر ئەگەر کەسێک پشکنینی کرد دەرچوو HIV مانای ئەوە نییە ڕاستە و خۆ زۆر خۆی بترسێنی بڵێ تەوا من تووشی ئایدز بوومە خۆناخی تری هەیە پشکنین وایە بێگومان کە دیتی فەحسەکە ئەم فەحسەی کە زۆرتر ئەو فەحسەی کە دەکرێت ژەتەنی دەپێوی ئەگەر دیتیان کە فەحسەکە پۆزتیڤە زۆر گرنگە بچی فەحسی و پشکنینی ورتر بکە بۆی بزانی ڕێژەی چەندە ڕێژەی ڤایرۆسەکە چەندە لە خوێن بەرگری کەسەکە چەندە ئەگەر بەرگری دانە بەزی بێ ڕێژەی ڤایرۆسەکە کەم بێ ئەمە هەموو نیشانەی باشن ینی بە ئاسانتر دەکرێت کۆنتترۆلی نەخۆشیەکە بکرێ لە ڕۆژە جیهانیە ئایدزێ لە جیهانێ چ پەیامێکەوە کە دکتۆر هەیە و بگەهینە هەمی خەڵکی بتایبەتی لە کوردستانێ هینچت بێژنەوەە ئەمت بێژینەوەە کە نەخۆشی ئایدز نەخۆشیەکی ترسناکە ئەگەری هەیە بڵێن مەترسی هەیە لەسەر ژیانی کەسەکان بەهۆی توشبوون بە ڤایرۆسەکەەوە دەبی بەڵام خۆشببختانە دەکرێ خۆمان بپارێزین لە ڤایرۆسەکە ئەویش خۆمان بە دوور بگرین لەو کردارانەی کە باسمان کرد کە ئەگەری گواستنەوەی نەخۆشیەکە دەکەن و ئەگەر هاتوو خوا نەخواستە یەکێک پشکنینەکەی پۆزتیڤ دەرچوو نەک بشڵەژێ و بترسێ نەخێر بەڵکو سەردانی پزیشکی بکە و بەڕێگای پشکنین و بەڕێگای چارەسەر دەکرێت وەکو ئینسانێکی ئاسایی بژی بەڵام دەبێت لە ژێر چاودێری بمینێتەوە باشە دکتۆرە ئەو کەسانێک کە تووشی ئایدز دەبن شوێنێکی تایبەت هەیە کە لەو شوێنە چارەسەر بکرێن لە کوردستان باز دەکەم یان هەر نۆرمالە لەگەڵ نەخۆشی تریش لە شوێنێک بخەوێندرێن زۆر ئاساییە لەبەرەوەی کە بیدایەتی بڵێن ئاماژەشم پێکرد ژیان لەگەڵ کەسێکی توش بوو ناکاتە ئەگەری گواستنەوەی نەخۆشیەکە با بڵێن دەکرێت بە یەکەوە بژین دەکرێت لە هەمان ماڵ دانیشێ دەکرێت بەڵام دەبێ با بڵێن لەو قۆناغی کە ڤایرۆسەکە زۆرە لە خوێنێ بێ مەسەرەن کردداری بڵێن سێکسکردن ئەنجام نەدا بە بێ خۆپارێزی بێ چارەسەری پزیشکی وەرگری دەبێ ئەم کەسە ئاگەی لێبی ئەم خوێنەی کە لە ئەم دەرەچی یان شیر نەداتە منداڵەکەی ئەگەر دایکی شیر دەربی ئەم شلانە ڤایرۆسیان تێدا بەگەمە لەو شلانە ئەوە نەخۆشاگەر کوبڕەیە سێکسکردنێت تووشی بێ نەخۆشیێت بن چارەسەریە وان جێوەزی هەیەکژ چارەسەری ئەو کەسێن دنگ و بڕێن توش بووینە نەخێر هەمان شتا ڤایرۆسەکە کە چوە ناولەش ئیتر هەمان شتا بە هەر ڕێگایەک بی هیچ فەرق تنش لە جستەی کەسێکی دیکە نەبێت دکتۆرە لە پشکنین و ئەمانە هیچ شتێک هەیە دەربکەوێ نەخۆشەکە بە چ ڕێگەیەک توش بووە نەخێر دیار نییە ینی گرنگە ڤایرۆسەکە لە ناو ڤایرۆسەکە هەیە لە خوێنی و تەواو بڵێ ینی هەمان شتا هیچ جیاوازیەکی نییە باشە چ ڕێژەیەک زیاتر لە ناو کۆمەڵگەهیدا تووشی بێ نەخۆشیێت بن گەنج بیر بچیک یانژیان بژین ڕەگەزجی حتا ژنیان زەڵام زیاتر کیشکن زیاتر ئەو بڵێن چینە تووشەبی کە بەرکەوتەی زیاترە بەو بڵێن کردارانەی کە مەترسیدارن ئەمیش زیاتر لە گەنجان دەکرێت ینی گەنجان زیاتر پەنادەبن بۆ ئەم کردارانە و لە تەوان لە بڵێن ڕەگەز هەردوو ڕەکەز فەرقی نییە بە زیاتر لەبەرەوەی لەوانەیە بڵێن پیاوان زیاتر پەنادەبن بۆ ئەندێک کردداری وەکو بەکارهێنانی مادەی هۆشبەر یان بڵێن سێکسکردنی نەپارێزرا و لەوانەیە لەوان زیاتر بەدی بکرێ یان لە کارمەندی تەندروستی ئەگەر بەرکەوتەبی با بڵێن خوێنی نەخۆشی توش بوو کە ئەمە ڕێژەی زۆر کەمە بەس ئەگەری هەیە و بێجگە لەمانە چینی ترکە ئەگەری بڵێن توش بوون ئەوانەی کە مادەی هۆشبەر بەکاردەینن ئەوان زیاتر توش دەبن دیارە ئەمە لە چینی گەنجان زیاترە لەوەی چینی پیران یان دایک بگوازێتەوە بۆ منداڵەکەی دکتۆرە باسمان لە هەندێک نیشانەکانی سەرەتا کرد بەڵام دوای ئەوەی کە نەخۆشەکە توش دەبی ئەو کاریگەریانەی نەخۆشەکە لەسەر نەخۆش هەیە چییە ینی کێشدا بەزاندنە نەمانی توانای خواردنە چی ئەمانە بیدایەت وەکو وتم لەوانەیە تەنها هەڵامەتێک بی ینی وەکو پەسی و بێ تایەکی خەفیف بێ ئازاری جەستە بێ ئەوانەیە دوای ئەمە کە لەو قۆناغەت پەڕیەوە بۆ قۆناغی کەم بوونی بەرگری لەش ئیتر ئەمە لەوانەیە بە شێوەی کۆکە بێ لەوانەیە کێشدا بەزاندن بێ لەوانەیە تاولەرزێکی زۆر بێ لەوانەیە گەورەبوونی گرەی لمفی بێ لە جەست من ئەوم بیست بووە هەندێک کە
گرەی هەبوو گرێدێن بەڵێ ئەو گریانەی کە بڵێن لمفیان پێ دەڵێن ئەوانەی کە بەشێکن لە بەرگری سیستەمی بەرگری لە ژی بکەی گەورە و ئەو بابەتانەوە نەخێر نازیە زیبکە بۆ خۆی لەوانەیە ئەمە توشبوون بێ بە بەکتریا و بەشتانە یەکێک بێ لە شێوەکانی ئەو گرانەی کە ئێمە باس دەکەن گرەی لمفیان پێ دەڵێن ئێمە هەمومان بڵێن ئەم گریانەمان هەیە لە جەستەمان لە هەموو شوێنێک کە بەشێکن لە سیستەمی بەرگری لەشمان هەندێک گرەی چەوری هەیە ئیتر ئەمە شتێکی ترە بەس دایمەن لە ملا زۆرن فەلێرەش لەبەرەوەی نزیکە لە پێست هەست پێ دەکرێت زیاتر مەسەن سپڵ یەکێکە لەم سیستەما لەوانەیە ئەمیش گەورە بێ ئیتر ئەوانی تریش پاشان دەوەسیتەوە سەر چ جۆرە نەخۆشیەک ئەم کەسە توش بووە ینی سل لەوانەیە دەبێتە کۆکە و خوێن لە هەناسەی و لە سیەکانی و دابەزاندنی کێشی لەش جاروا هەیە هەوکردنی پەردەی مێشک کە زۆر ترسناکە یان هەندێک جار توش بوون بە نەخۆشی شێرپەنجە وەکەوەی لمفۆما و جۆرێک لە نەخۆشی لە پێستدەئی شێرپەنجێ ئەوانە هەمووی لەوانەیە لە نیشانەکانی ئایدز بن. دکتۆرە نازەنین شاکر زۆر سپاس گەلمەدا بووی سپاس بۆ بەرهەبووناتە ئەبروکە باش بۆ هەمیە ئەمڕۆکە ڕۆژی جیهانی ئایدەزانی هیوادارین هەمومان سوودمان لە ڕێنمایی و لە قسەکانی دکتۆرە کرد بێت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک سپاس دکتۆرە زۆر سپاس. باشە هەکار مە بابەتێکی دژی هەیە بێگومان وەرزششمە دوور ناکەویت وەرزشە تێکواندوێ وەرزشەکە بەرگری کارانەیە کو لە کوردستانێژی بێگومان لایەن ئەگرەکەن زۆر ئالیگرن زۆرن تایبەتیژی ئەس دبینم زۆروک و گەنج هێدی گەلک بەرەوێ وەرزشێ و چەند هەکار وەرزشەکە کۆنترۆل کریە یا بێ ماترسیال توش بوون ژە هەنگافتنên زەحمەت نوکە لە قوتابخانەیەکە ناحکومی لە باژارە سلێمانی وانەیەکە تێکواندوێ زێدەستکەن لە پرۆگرامێ خۆی خواندنێدا و مامۆستایین تایبەت و خودین بڕوانامەیە بێگومان و ئەزمونونەکە باش لە ڕاهێنانان هێنە و قوتابیان فێردکەن وانەیەکە نمرە لەسەر نینە تنێ قوتابی ئارەزومەندن و بەشداریە تێدا بکەنە بەژی پێنگاوەکە باشە ژ بۆ حەزکردنا هەر تاکەکی لە وەرزشی هەکار ئەس باوەرم بێگومان جا جگە لە قوتابخانە ئەوە بێگومان هەنگاوێکی باش و جێگای دەستخۆشیە دەبینین لە هۆڵەکانی وەرزشیش بە تایبەت لە هاوین دوای ئەوەی کە قوتابخانە دادەخرێ و دەبێتە پشوو بۆ قوتابیان زۆرێک لە هۆڵەکان ئەم کارە دەکەن و مامۆستای باش و بەتوانیان تێدا لەم کاتانەدا منداڵی زۆر بەهرەمەندیش دەردەکەوێت کە توانای باشیان هەیە. ئەمە ڕاهێنانی فێرگەیەک نییە بۆ فێربوونی وەرزشی تایکواندۆ بەڵکو قوتابخانەیەکی ناحکومیە لە سلێمانی ئەموانەیان خستووەتە پرۆگرامی خوێندنیانەوە هەموو ئاستەکان لەوانەکە بەشدارن زۆریش دڵخۆشن بە نوێگەریەکی لەم شێوە تایکواندۆ وەرزشێکی نوێ لە ناو مەکتەبەکەمانە یەکێکە لە خۆشترین وەرزشەکان تازەیە لە مەکتەبەکەمانە بەس زۆر بەسوودە بۆیە ئەڵم زۆر بەسوودە لەبەری سوودمەندیەکی زۆری بەخشیەوە بە من زۆر دڵخۆشم ئەمڕۆ کە دەرزێکی تازەمان هەیە و ناوی دەرزی تایکواندۆ و زۆرم پێخۆشەکە ئەم دەرزەمان هەیە و دەرزێکی زۆر سوود بەخشە بۆ ئێمە و زۆرم بەدڵە و هیواداریشم کە دەرزی تازەمان بۆ بێ سوود بەخشتر بێت. قوتابخانەکە گرێبەستی لەگەڵ فێرگەیەکی ئەکادمی کردووە مامۆستای تایبەت ڕاهێنان بە قوتابیان دەکات وانەکە گەرچی لە سیستەمی خوێندنە بەڵام نمرەی لەسەر نییە تەنها بۆ فێربوونە. ویستمانە سوود لەوە ببینین کە تەلەبە بە بەردەوام لە پۆلان نەبێ و سوود لە وەرزش ببینێ بەڵام وەرزشەکە وەرزشێکی تازە بێ و لە منهەجی شانە بێ وەکو زیادە ئەم وانانە ئەخوێنن و خۆش چێژبەخشەوە خۆشیە و تەلەبە وەرزشێکی باشتر ئەکا یەکێک لە وەرزشانەی کە ئێمامانەیە لە سیزنی دووەمی شابیێنی نەک تەنها ئەم وەرزە بابەتی کاراتەیە بالەیە ئەوانەیە بۆی کە بتوانین تەلەبی کەش ئەو وەرزشانەش ببینێ بابەتی شەترەنجە کە ئەکرێ نەک تەنهاوانی کە لەوە دەرسایە. قوتابخانەکە پلانی هەیە
وانەی نوێ زیاد بکات لە ساڵانی ئایندا بۆ سوودمەندبوونی زیاتری قوتابیان. زیادکردنی پرۆگرامێکی نوێ بۆ سیستەمی خوێندن لەم قوتابخانە ئارەزومەندانەیە. ئامانجەکەشی ئەوەیە کە قوتابیان سوودی زیاتر لە وانەی وەرزش ببینن جگەلەوەی لە پرۆگرامی خوێندنەکەیان هەیە. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. بابەتی دواترمان تەوەری دووەمان باسکردنە لە یۆگا. یۆگا وەرزشێکی ڕۆحیە وەک دەزانین. ئێستا چەند ساڵێکە لە کوردستانیش ئەم وەرزشە یاخود ئەم چارەسەرە ڕۆحیە بەرەو زیادبوون دەچێت. پێم وایە یۆگا سەرەتا ئەڤین لە هیندەوە سەری هەڵداوە وەکو طقوسێکی ڕۆحی بووە. وڵا من لەسەر نەخواندی هەکار بەس وەکەم گوتیتی ئەزگەل یۆگای گەلک بەینام نییە باش نینە چونکی نەشێم ڕاوەستم ئەو بووە کەسە ئەزوارم هەندێک ئارامتر و لەسەر خۆتر ئەس نەشوە کەسە بۆ من باشەوە بزانەوە من چێت بی تایکواندۆ بۆ منیە باش بی چ وەرزشێک بووتەوە باشە بۆ تو تایکواندۆ باشە بۆکسێن باشە جیمناستیک باشە جیمناستیک بۆ تۆ زۆر باشەوە ئەرێ وڵا چکە ئەس گەلێک یا حەڕۆکم و ئەس نەشەم ڕاوەستم حتا وەختێ مەسەلەن دەمێ هەواڵ خوێندنێ هەکار ئەس باوەرمێ نەگرێن مە گەلێک گەل من ماندی ئێستاوا بکەوت چونکی ئەس نەشم چکە ئەس گەلێک لەبم ئەس چجێ خۆشی ڕەناسم تا نەگوتە مەکیش وەرزشێک بووتەوە باشە وەڵە بەگشتی بەتایبەت ینی تۆپی پێوانە خۆشتراوانە بۆ کوڕانەر ئەوە پێم وایە یەکەمین وەرزشە ئێستا وەرزشی دیکەشێ تێنس حەزم لێ زۆر تێنس زۆر خۆشە دوور نەکەوینەوە لە مەبەستم تۆپی سەرمێزە لە تەوەرەکەمان لەگەڵ سۆزان عوسمان مامۆستا یۆگا و ڕاوێژکار لە بواری ئایۆرویدا قسە دەکەین. مامۆستا سۆزان لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان دەبێت بەیانیت باش هەندێک جوڵە ببینین پێم وایە ئەو دەست بە پرسیارەکانمان بکەین. ئەمستا سۆزان پێدا باش هەندێک جوڵەیەن تایبەت باشە یۆگایە بوومە ئەنجام دامزانین یۆگا چاوەیە. سلااو لە بەڕێستان بەیانی جەنابتان و هەموو بینەرانیشمان باش. هەڵبەتە ڕاهێنانەکانی یۆگا شێوازی زۆرە بۆ هەموو جۆرە دۆخێک با بڵێن کۆرساتی تایبەت و ڕاهێنانی تایبەتمان هەیە و یۆگا خۆی لە کۆمەڵێک تەکنیکی تایبەت بە خۆیە ئەبینێتەوە کاتوانی ئێستا چەند نمونەیەک لەو ڕاهێنانانەی کە بە تایبەت لە بەیانیانە زۆر پێویستە کاتێک کە لە خەو خەبەریین چۆن چالاکی جستەمان بگەڕێنینەوە پاشتر با بڵین دواتر باسیەکەین کە باڕوون و تەواوی سوودەکانی چییە. هەڵبەتە بەم شێوازە ئێمە لە تەکنیکی سەر و ملەوە دەست پێەکەین یارمەتی سەر و ملمانەین کە چۆن بە شێوەیەکی دروست بیجۆڵێنین کاتێک کە لە ناو جێگا هەڵستین لە خەو بەم شێوازە بەرەو دواوە بەرەو پێشەوە ئەکرێ لەگەڵ یا باسی سوودەکانی بکەم یاخود دواتر باسی بکەم بەڕێیەوە. وەڵامێکم وەرنەگرت بەڵام ئەکرێت خۆم بەدەم ڕاهێنانەکانەوە باسی سوودی ئەم تەکنیکە بکەم بۆ کەسانێک زۆر باشە کە کێشەی ئازاری ملیان هەیە بە تایبەت ئەم دۆخە بەم شێوازەوانی کێشەی فەقەراتی ملیان هەیە زۆر باشە لەگەڵ جۆڵەکانت ئەتوانی سۆدەکانیشی بۆمان بگوازیتەوە ینی باسی سوودەکانیشمان زۆر باشە بەم شێوازە سپاس. بەم شێوازە سێری لای ڕاست لای چەپەکەین ئەتوانین هەر جارێک هەر تەکنیکێک دەجار دووبارە بکرێتەوە باشە. بەم شێوازە دەستەکانمانەی نەخوارەوە جگە لەوەی کە بۆ ئازاری مەل بۆوانەی کێشەی ملیان هەیە بۆ لیمفەکانمان زۆر بەسوودە و زائیدەن یارمەتی ئەوایە کە بەرگری لەشت وردە وردە بەرز بێتەوە ئۆکسجینێکی باشتر بگا بە مێشک لەگەڵیشە ئێمە کاتێک کە هەر جوڵەیەک ئەەکەی لە یۆگایە حاڵی سەرەکی کە تەرکیزمان لە سەرێتی هەناسەیە چۆن هەناسەمان هەڵەمژین لەگەڵ هەر جوڵەیەەکە و چۆن هەناسەکە ئەەکەینە دەرەوە چونکە لێرایە بابەتەکە بەس جوڵە نییە لێرایە بابەتەکە ڕێخستنەوەی ئۆکسجینە لەگەڵ جوڵەکانی خۆدا دەستەکانمان پاشان بەم شێوازە چالاکی بۆ مەفاسیلەکانی لەشمان تەواو ئەگەڕێنینەوە
دەستەکانمان بەم شێوازە مەچەکی دەستمان ئەجوڵێنین باشە پەنجەکانی دەستمان ئەکەینەوە دایەخەین ئەمە جوڵەیەکە کە هەموو کەس ئەتوانێت ئەنجامی بە ڕاهێنانەکانی یۆگا لە بەرەوەی یۆگا شێوازمان زۆرە ئێمە هەوڵمان ناوە لە ئێستا یۆگایەک هەڵبژێرین کە بە ئاسانترین ڕێگە هەموو کەس بتوانێت ئەنجامی بە بەم شێوازە هەناساڵەمژین ئەیکەینە دەرەوە هەڵیەمژین ئەیکەینە دەرەوە هەڵیەمژین ئەیکەینە دەرەوە هەردوو دەستمان بۆ سەرشان جارێکی تر بەم شێوازە شانەکانمان ئەجوڵین بۆی خوێن لە دەوری شانەکانمانە لە پشتی شانمانە چالاک بێت باشە دەستەکانمانەی نەخوارەوە شانمان بە بازنەی بەرەو دواوە بە بازنەی ئەیجوڵێنین 5 جار بۆ دواوە پاشان 5 جار بۆ پێشەوە شانەکانمانە جوڵێنین وردە وردە لەسەرەوە بەرەو خوارەوە ئێمە چالاکی ئەگەڕێنینەوە بۆ جەستە و گیانمان باشە ئەم ڕاهێنانە لە یۆگایە زۆر یارمەتی دەرێکی باشە بۆ هەموو دۆخێکی هەم بەدەنی هەم دەرونی بۆ لەبەرەوەی ئەم ڕاهێنانە بە تایبەت لە بەیانیانە زۆر سوودی لێبینی منیش ئەم ڕاهێنانە بۆی هەڵبژار ڕاستەکەی بۆیی بیکەین عادەت کاتێکە هەڵەسین لە خەو ڕاستەوخۆ یەکسەر هەڵنەسین دەم و چاوپشۆین و نانەکەمان بخۆین چەند جوڵەیەک یارمەتی ئەومانەیە کە ئامادەمانکە بۆ گۆڕانکاریەکی باشتر لە تەواوی ڕۆژەکەمانە ئەگەر خەومان باش نەبوو بێ یاخود با بڵێن خەوی پێویستمان وەرنەگرتە بێت چالاکی بۆ لایانی دەرونیمان بۆ بەشەی مێشکمان کە بەرپرسە لەبوو بەخەبەربوونەوەیمان چالاکی بۆ بگەڕێنینەوە بەم شێوازە هەناسێکی قوڵ هەڵەمژین ئەیکەینە دەرەوە هەڵبەت لە یۆگایە ئەم تەکنیکە کە ئەنجام ئەدرێ ئەمە تەنیا بابەتێک نییە بڵێ وەکو توقوسێک بەکار بێت ئەمە وەکو سڵاوێک بێ یان وەکو هەر پێناسەیە کە درابێ بەمە لای ئێمە لە ناو یۆگایە زۆر ئیش لەسەر ڕێخستنەوەی هەردوونی وەگوی مێشەکەین لای ڕاست لای چەپ یەکگرتنی هێزی مێشک لە لای ڕاست و لای چەپ لەسەر سنگمانە کۆوەکەینەوە بۆی ئاگاییمان زیاتر بێتەوە سەر خۆمان بێتەوە سەر دڵمان بەرخۆمان بکەوینەوە جارێکی تر باشە ئەنجا چیەکەین ئەم تەکنیکە 12 تەکنیکە کاتوانێت بڵین سێرکڵێکە بە دوای یەکە ئاگرێ بەم شێوازە هەناساڵەمژین سنگمانەکەینەوە هەناساکەینە دەرەوە دەستەکانمان بۆ خوارەوە گرنگ نییە چەندێک ئەڕۆیتە خوارەوە گرنگە ئەژنۆکانە دەڕێک بێت باشە ئەمە بۆ ڕاکێشانی پشتی ئەژنۆیە هێواش شێواش ئەگەر توانیت ئەتوانی قاچە بگری سەربەرە و ئەژنۆبەری ببوورنێ سامە لەبەر مایکەکە نامەوێت لەگەنکەم قەتەکە یان ئەتوانی بەم شێوەیە بەڵام ئاوا مەڕۆ خوارەوە ئەگەر توانیت بەم شێوازە بڕۆ خوارەوە تابان هەناست کردوتە دەرەوە اینجا قاچی ڕاستمان بۆ پێشەوە قاچی چەپ بۆ دواوە سەربەرزەکەینەوە قوربمان ئازادەکەین هەناسا هەڵەمژین پاشان هەناسە ئەەکەینە دەرەوە یەینە سەر ئەم دۆخە باشە سۆزان دوای ئەو جوڵانە ئەگەر چەند خولەکێک دابنیشن هەندێک پرسیارمان هەیە لەسەر یۆگا دواتریش بە دانیشتن هەندێک جوڵەمان بۆ بکەن بزانین ئەو جوڵانەی کە لە دانیشتنەوە دەکرێت چین زۆر باشە زۆر باشە پاشان دوای ئەوە تەکنیکێکی ترمان هەیە هەر بم لە دوای و تەکنیکەینە سەردەم هەناسە ئەەکەینەوە دەرەوە پاشان هەناسە هەڵەمژین دواتر هەناسە ئەەکەینە دەرەوە لێرەوە تیکرار ئەبێتەوە تەکنیکەکەمان ئەنجا قاچی چەپ ئەهێنینە پێشەوە هەناسە هەڵەمژین هەناسە ئەەکەینە دەرەوە هەناسە هەڵەمژین هەناسە ئەەکەینە دەرەوە یەک جاری تر بە خێرایی ئەنجامی ئێمە بۆی ڕێک بوو بزان کە تەکنیکەکە چۆنە بۆ ڕاستێکی ئەم تەکنیکە پێم باش بوو کە بەیانی کەم ئەم تەکنیکەمان هەڵبژارد لەبەرەوەی کاریگەری دروستەکە لەسەر ڕێخستنەوەی تەواوی هۆرمۆنەکانی لەشمان و تەواوی ماسوولکە سەرەکیەکانی لەشمان چالاک ئەکاتەوەی هێز ئەگەڕێنێتەوە بۆ ماسوولکە سەرەکیەکانمان یەک جاری تر تۆزە بە خێرای ئەنجامیین بەبێ قسەکردن هەناسێکی قوڵ هەڵەمژین ئەیکەینە دەرەوە دوو هەناسە هەڵەمژین سێ هەناسە ئەکەینە دەرەوە چوار قاچی ڕاست بۆ پێشەوە هەناسە هەڵەمژین پێنج هەناسە ئەکەینە دەرەوە شەش جارێکی تر هەناسە ئەکەینە دەرەوە دوو هەناسەکردنەوەمان هەیە
کە بیکەنە دەرەوە لەسەر یەک. 7 هەناسە هەڵمژینەوە. 8 هەناسە ئاکەینە دەرەوە. 9 هەناسە هەڵمژین. 10 هەناسە ئاکەینە دەرەوە. 11 هەناسە هەڵمژین. 12 هەناسە ئاکەینە دەرەوە. هەڵبەتەم ڕاهێنانە تۆ ئەتوانی 5 دەورە بەیانیان لەسەر سکی ناشتە ئەنجامەدرێ 5 دەورە بە دوای یەکە ئەنجامی بیت. زۆر باشە مامۆستا سوزان وەکەمە گوتی بلا هەندێک ڕاهێنانێکی تر بەڵام پرسیارت خوب بکەن چونکی دەمێمە گەلێک نینە دام شێن زیاتر مفاژتە وەرگرین. هەندێک پرسیارمان هەیە لە دەربارەی یۆگا ڕەنگە پرسیاری بەشێک لە بینەرانیش بیان ئەوانەی حەز و خولیان هەیە بۆ وەرزشی یۆگا ئەم پرسیارانە بکەین. ینی بۆمان باسکە بە نمونە چەند زۆر یۆگا هەیە ئەوانیا ئەبی بێگومان چەند جورە یۆگا هەیەە یۆگاشکیرێ دەست پێ کردیا و ئەگەر بڕنیشتیژی ئەگەر دانیشیت و هەندێک جوڵی دانیشتیشمان بۆ بکەیت و ئەو پرسیارەمان بەرسف دەی زۆر سپاس دەکەین. زۆر باشە. هەڵبەتە لە یۆگایە بنەمایەکمان هەیە ئێمە ئەرکی زیاتی و ئەرکی کۆمەڵایەتیمان هەیە تەنها چەند جوڵەیەک نییە ئێمە ئەنجامی بین و تەواو لەگەڵ دەستپێکی یۆگایە کۆمەڵە گۆڕانکاریەکی ئێمە لە خۆمانابێت دروستی بکەین لە ڕێی چیەوە لە ڕێی بەدەنەوە لە ڕێی هەناسەوە لە ڕێی جوڵەکانمانەوە لە ڕێی سەرنجەوە ئێمە ئەتوانین بڵین لە دوو ڕووکار پێکاتوین ڕووکاری دەرەکی و ڕووکاری ناوەکی ڕووکارە دەرەکیەکانمان زیاتر ڕۆ و دەرەوە ئەمان بن ڕووکارە ناوەکەکەمان کە بەرەو ناوەی خۆمان ئەمان بن ئێمە پێویستیمان بە هەردوو ڕووکاری خۆمانە پێویستیمان بە هاوسەنگیە دروستیکەین لەسەر ئەم دوو ئاستەی خۆمان هەڵبەتە ڕووکارە دەرەکیەکانمان زیاتر پێنجەستەکەمان قەرارەیە لەسەری و ڕووکارە ناوەکیەکەمان زیاتر کێشانەوەی هەستەکانی خۆمانە لە دەرەوە ڕوە و ناوەی خۆمان ئەمەیەکەواکە وردە وردە بگەیتەوە بۆ ئاشتی و ئارامی کە لە ناو خۆتایە بێ کاردانەوەکانی کاریگەریەکانی دەرەوەت تۆ چۆن یەکبوون و یەکگرتنەوە دروستەکە لە ناو خۆتا ئەو ئارامیەی ناو خۆت بەدەستێنی مامۆستا سۆزان بەشێک لەو جوڵانەی کە بینیمان ڕەنگە لە هەندێک وەرزشی دیکەشدا هەبێ لە کاتی خۆگەرمکردن بە تایبەتی جیاوازی چییە ئەوەی کە لە یۆگا دەکرێت لەگەڵ وەرزشەکانی تر ئەم جوڵانە لە یۆگا سەرەتا ئەتوانین بڵێن ڕاهێنان ئەنجامەین ڕاهێنانەکان هەڵبەتە یۆگا شێوازی زۆرە لە ئێستاە باوترین و بڵاوترین جۆری یۆگا لە جیهانەکە ئەتوانم بڵم بۆتە یەکێک لە ڕاهێنانە زۆر گرنگەکان کە یارمەتی مرۆڤایەتی ئەیات لەبەرەوەی هەم کار لەسەر جستاکە هەم کار لەسەر دەروونەکات کۆمەڵە ڕاهێنانمان هەیە ئێمە لەم ڕاهێنانانەی یۆگایە کۆمەڵێک ڕاهێنانی تایبەت هەیە ئەتوانین بڵێن قورس و ئاسانمان هەیە ڕاهێنان هەیە تایبەت بە چارەسەری نەخۆشە ڕاهێنان هەیە تایبەت بە با بڵێن چارەسەری جەسەدیمان هەیە و چارەسەری دەرونیمان هەیە ڕاهێنانمان هەیە کە چارەسەری ڕۆحیە باشە چکە ئەمە ستێپە لیڤڵە کە تۆ ئەتوانی پێشکەوی بەڵام لە سەرەتایە ئێمە جەستەمان یارمەتیمانەیە بۆ هەر گۆڕانکاریەکی ناخەکی کە بمانێ دروستیکەین لە خۆمانە جەستەمان کاتێک کە ئیجوڵێنین وەکو جیاوازەکەی لەگەڵ وەرزشی ترە ئەوەیە ئێمە بە تەرکیز و ئاگاییەوە ڕاهێنانەکەین هەر جوڵەیە کە ئەنجامی ئین هەناسەت لەگەڵ یا ئەبێ ڕێخەیتەوە وەک ئەوەی بڵی باشە سوزان خانوەکەم گوتی هەندێک جوڵێن دانیشتیشی بوومە بکەدا بینەرنمان مفاژێ وەرگرن و پرسیارێکی گەلێک مشکێ منێ داگیر کردی زۆر باشە ئەو هەندێک جارە ئەم دبینین هەندێک ڤیدیۆیاندا کە ئەو کەسێ یۆگایت کەم بلندت بن هەکار ئەوە ڕاستیەک بوو هەیە مەبەس لەوەی ئەوانی یۆگاکەن ئەتوانن لە زەوی بەرز ببنەوە بەڵێ هەڵبەتە ئەوە جۆرێکی یۆگایە ئەتوانین بڵێن ڕاستە بەڵام چۆن ئاسانیش نییە ئەو شتە وە شتێکی گرنگیش نییە بەڕاستی کاتێک ئێمە یۆگاکەین بۆ نایکەین کە لە زەوی بەرز ببینەوە موعجیزات بخۆڵقێنین بەڵام لێشیان تێگەم کە کەسانێک هەن کە ئەو جۆرە تەجروبانە لە ژیانی خۆیانە کاری لەسەرەکەن بۆ ئەوەیە بیسەپێنێ بۆ تۆ بیسەلمێنێ بۆ تۆ کە تۆ خاوەنی هێزێکی لە ڕادە بە دەری کە ئەتوانی کۆنتترۆلی عنسوڕەکانی خۆت بکەیت
مامەڵە بە ئەنسوورەکانی خۆتۆ بکەی هەڵبەتە ئەمە قوڵە و کاری زۆر بۆ ئەکرێ ئاسان نییە بە ئاسانی ئێمە بتوانین مامۆستا سۆزان چەند جوڵەیەکی دانیشتنمان بوو کە هەر بەم جوڵانە ئێمە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 دەین زۆر زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەوەی کە میوانی ئەمڕۆی بەیانی 24 بوو. زۆر زۆر باشە. ئێمە ئێستا ئەوەی کە گرنگە ڕاستێکەی بیخەمە خزمەتان لە دوای هەموو جوڵەیە گرنگە ئێمە کە دائنیشین بە کۆمەڵێک ڕاهێنانی هەناسا وەزائیدەن مدیتیشن تێڕامان کە ئەمە ئەم پرسیارەمان زۆر لە یەکرێ ئایا ئێوە کە دانیشن چاوداخەن چیەکەن. ئێمە ئێستا لەم کاتەیە هەم ڕاهێنانی هەناسە و مدیتیشنەکە ئەەکەین بە یەک بەم شێوازە کە دانیشین ئەتوانی سیستەمی ژیانی خۆ ڕۆتینی بیکەیتە ڕۆتینی ژیانی خۆت 2 دقە کات بی بە خۆت بەم شێوازە دانیشیت باشە چاوەکانمان داخەین سەرنجمانەخەینە سەر هەناسەمان بە یەکسانی هەناسە هەڵەمژین بە یەکسانی هەناسە ئەکەینە دەرەوە بەڵام کەمێک لە وەقوڵتر هەناسەکە. بەێ مامۆستا سۆزان عوسمان مامۆستا یۆگای و ڕاوێژکار لە بوارێ ئایرۆڤیەدا دیگەلمەدا بۆی سپاس بۆوێ و ئەو کەسێ دیگەلدا هەفکاریاوێژیت کرد سپاس بۆ بینەریە هەواژێک و ئەڤڕکە لە بەیانی 24 هین دیگەلمەدا بوون. سپاس بۆ ئێوە بە هیوام ڕۆژێکی باش ڕۆژێکی خۆشتان هەبێت.